ناحی ڕزگاریە لە سنووری ئیداری گەرمیان دانیشتوانەکەی بەدەست ژمارەیەک گرفتەوە دەناڵێنن و ژمارەیەک داواکاری هەنووکەی و بنەڕەتیان هەیە. یەکێک لە داواکاریەکانی دانیشتوانی ئەم ناحەیە بە قەزاکردنی شارەکەیانە تا ئەوەی مامەڵە کارگێڕەکانیان بۆ ئاسانتر بێت و ناچار نەبن سەردانی ناوەندی ئیدارەکە بکەن. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش لەسەر پرسی بە قەزابوونی شارەکە دوایین هەوڵەکان ئاشکرا دەکات. لە یەکی سێ ساڵی 2020 یادداشتێکمان داوەتە ئەنجومەنی پارێزگا وەرە ئاراستەی ئیدارەی گەرمیان کراوە بۆ مەستی گرتەبەری ڕێکارەکان وە وەڵامدانەوەی ئەنجومەنی پارێزگا بۆی پەسەند بکرێت، بەڵام بەداخۆ تا ئێستا وەڵام نەدراونەوە. بۆ ئێمە دووبارە یادداشتێکی ترمان داوەوە سوپاسی تەواوی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە تەواوی فراکسیۆنەکانەکەم کە پشتیوان و هاوکار وە زۆر پشتیوانن. لیژنەیەکمان پێکێناوە سەردانی ئیدارەی گەرمیانەکەین لەم هەفتەی داهاتووە بۆیە بۆ ئەوەی کە هەموو ڕێکارەکان و هەووی پێویستمانە وەریگرین و خۆمان لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و کاری لەسەر بکەین و لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەنگی پێ بدەین و پەسەندیکەن و ئاراستەی وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەنددارەکانی بکەین. گرفتێکی دیکەی ئەم ناحەیە کە ڕژێمی بەعس لە کاتی دروستکردنی دابەتی لە کۆ پاشان بە سمود ناساندی پرسی تاپۆی 6,000 پارچە زەویە کە بەهۆی ڕاپەڕینەکەی ساڵی 1990ەوە لە نێو چوون. ئەم زەیانە لە ساڵی 1970 دابش کراوە هەمووی بەناو خۆیەتی ئێمە داواکەین لە حکوومەت ئەم کێشەمانە بۆ چارەسەرکە زۆیەکان لە 90 بێ تاپۆیە داواکەین لە حکوومەت هەمووی ئەومان بۆ تاپۆ بکە بۆخوا گەڕێتە بۆ حکوومەت نام بۆ تاپۆی بۆمان ناکە. بێکاری یەکێکی دیکەیە لە کێشەکانی دانیشتوانی ئەم شارۆچکەیە. دانیشتوانەکەی داواکارن ئەو کارگانی لە سنوورەکەدا دەکرێنەوە پشکی شێری دامەزرانەکانی بەرگەنجانی ئەم مەملەکەتە بکەوێت تا ئەوەی گەنجان ناچار نەبن بۆ کارڕوو لە قەزاو شارەکانی دەوروبەری ڕزگاری بکەن. یعنی ئەمە خۆی لە خۆیان کارەسادە بە حکوومەتێک کە دوای 30 ساڵشان نەتوانێت هەلی کار بۆ گەنجانی ئەم مەملەکەتی ئەنفالسانە دابین بکە بەڕاستی کارەسادە. بۆیە داواکەین کە بەجددی ئەم کۆمپانیانەی کە برارەدا مەزرێن ئیجازەیان بدرێتەوە بخێنەکە. بڕیار بوو سەرۆکایەتی زانکۆی پۆلۆتەکنیکی کەلا لە ناحەی ڕزگاری بکرێتەوە ئەمەش ببێتە خاڵێکی وەشەرخان بۆ کرانەوەی ناحەیەکە و جموجۆڵی ئابووری. بەڵام نوێنەرانی ناحەیەکە دەڵێن هەوڵێک هەیە سەرۆکایەتیەکە بۆ قەتای کەفری بگوازرێتەوە ئەمەش خەڵکی ڕزگاری نیگەران کردووە. زمینەی بەردەستبوونی پێداویستیە مادی و مرۆیەکان پێکێنرا. دیارە لە ماوەکانی ڕابردوودا بڕیار دراوە کە سەرۆکایەتی زانکۆی پۆلۆتەکنیکی گەرمیان لە ناحەی ڕزگاری بکرێتەوە، بەڵام ئەبینین کە هەوڵ هەیە بۆ ئەوەی کە ئەم زانکۆیە بگوێزرێتەوە لە شوێنێکی دیکە سەرۆکایەتی زانکۆکە بکرێتەوە. ئێمە وەکو دانیشتوانی ناحەی ڕزگاری بە هیچ شێوازی قبوڵ ناکەین و ئەگەر هاتوو ئەم بڕیارە جێبەجێ بکرێت ئێمە کاردانەوەی دیکەمان ئەبێت. ژماری دانیشتوانی ناحەی ڕزگاری زیاترە لە 44,000 کەس بەراورد بە ناحەکانی شێختەویل و باوەنور یەکەم گەورەترین ناحەیە لە سنووری ئیدارەی گەرمیان. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحەی ڕزگاری سەر بە قەزای کەلار.